بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرە عەزیز و خۆشەویستەکانی کەناڵی پێام لە هەر جێگەیەکان تاعەت و قبوڵ و هاتان قبوڵ بێت و نوێژ و ڕۆژوتان قبوڵ بێت ئینشاڵڵا. ئازان و خۆشەویستان ئەم شەویش لەگەڵ هاوکارم کاکدانا هاتینەوە خزمەتتان دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەم شۆمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. بەڵە بەڕێزان وەک هاوکارم ئاماژەی پێکرد منیش دەڵێم دووبارە سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێت لە کۆتاییەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزین. خی گەورە نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتەکانی لێ قبول فەرموو بێتین. ئەم شەویش لە بەرنامەی میهری ڕەمەزان لە هەکبەماندا کۆمەڵک بڕگە و بابەتەیە ئەوینی قەدر ڕووماڵی شەوانی قەدر هەروەها خوانی ڕەمەزان و گواستنەوەی بەشێک لە وتاری مامۆستایان لە خۆتانەزان ئەم شەوی 29 ڕەمەزانە شەوی تاکە عالم خوایە ئاخر شەوە بە تایبەت شەوی تاک مەبەستمە ئیتر یان شەوی سی ئەبینین یان نایبینین کە جەژن لێ بەدوایە. بەڵێزان ئەم شەویش کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون لە یەکێک لەو بابەتانە ئەوینی قەدر کە بابەتێکی هونەری ئیسلامی و بە کۆمەڵێک سرود و قورئان خوێندن ئەم شەوە پیرۆز دەکەین و لەگەڵیشیدا ڕووماڵی تایبەتی شەوانی قەدرمان دەبێت لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە ڕووماڵی مزگەوتەکان دەکەین هەوڵ دەدەین وتاری بەشێک لە مامۆستایان بگوازینەوە لەگەڵیشیدا بڕگەی پرسیار و وەڵام و خوانی ڕەمەزانمان دەبێت کە دڵنیان ئینشاءڵڵا هەموو بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز دەبێت. بەڵێ پرسیاری ئەم شەومان لە بڕگەی پرسیار وەڵام و پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانەوە وەرەگرین ئەوەیە خۆتان نەزان ئێستا بارودۆخێکی تایبەت سروفێکی تایبەت لە شاری قودسی داگیرکرا و لە مزگەوتی ئەقسا بەڕێوە دەچێت لەلایەن جوولەکە داگیرکەرە دڵڕەقەکانە و بەرامبەر بە موسڵمانانی ئەو شارە. پرسیارەکە ئێمە ئەم شۆ لەسەرەوەیە کێ یەکەم جار مزگەوتی ئەقسای دروست کرد؟ کێ یەکەم جار مزگەوتی ئەقسای دروست کرد؟ چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوەکەین. بەڵازان دواتر دەگەڕێنەوە لاتان دەچین لای ناوبڕێک و دێنەوە لاتە. على الإفطار إذا وجدت بيتي في الدمار وعادت أمي من الطابور بخبز وقلب مكسور وأذنت مساجد ورمات الكنائس جيران في الله أبواب بلا حارس ووصلت مراكب الموت إلى أرض الأحلام دون أن يصبح الأطفال قضية رأي عام. سيد الرئيس أنا لا كلما أغمضت عيني أسمع انفجار يشتعل سريري دخان ونار ويخرج الخوف من باب الدولاب وتبكي الأغاني وتنزف الألعاب. سيدي الرئيس تنزف الألعاب. سيدي الرئيس نحن الهاربون نحن المبعدون نحن المذنبون نحن المتهمون بالعبادة بالعبادة المحكومون شنقا بالعبادة الذين قطعت ألسنتنا لأننا نطغى بالشهادة بالشهادة. سيدي الرئيس سنفطر في القدس عاصمة فلسطين يكتبها رب الأمنيات العالقة بين ليلتين. سنفطر في القدس عاصمة فلسطين يكتبها رب الأمنيات
بەڵە بەڕێزان دووبارە سڵاوی خی پەروەردگارتان لێ بێت لە بەرنامی میهری ڕەمەزان ڕاستەوخۆ لەگەڵتانین دێنە لای پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە ڕەیان محەممەد لە سێ سادقەوە لەگەڵمانە ڕێیان خان سڵاوی خۆت لەبێ ڕەیان پەیوەندەکەی پچڕاوە بزانم دەچینە لای پەیوەندێکی دیکە خاتوو سومەیە جوبرائیل لە ئاکرێ. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. خاتوو سومەیە زۆر سپاس. گوێبیستی پرسیارەکە بووی؟ بەڵێ. بۆ وەڵامی پرسیارەکان دا سلەیمان بیت هەگەر هاوکاریشم بکەن دڵنیانیتە. زۆر باشە، زۆر سپاس بۆ پەیوەندیەکە خاتوو سومەیە لە ئاکرێ لەگەڵمان. بەڵە بەڕێزان لە ئاکرێەوە چینە خوڕماڵ خاتوو بوشرا سەردارمان لەگەڵایە خاتون سڵاوی خوارد لەبێت. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باشی بەڕێزم. زۆر سپاس. بۆ وەڵامی پرسیارەکەتان بە پێ زانیاریانەی هەمەگەنی بێتەوە بەدارەکەی تر پێغەمبەر یعقوبە. پێغەمبەر یعقوبە. دڵنیایت؟ والله تقریبا بە پێ زانیاریانەی ئەو ماوەیەت کە لەسەر سەلاحەدین ئەیوبی خوێنمەوە شارەزایەکم هەیە تقریبا. باش. زۆر سپاس بۆ خاتوو بوشرا لە خوڕماڵ لەگەڵمانە. خال لەگەڵ بێخوا. کە یەکەم جار مزگەوتی قسای دروست کرد پرسیارێکی ئاسان. خاتوو ئیسرا محەممەد خاتوو ئیسرا محەممەد لە کەرکووک سڵای خوا لەبێ خاتوو ئیسرا. ئەلو بەڵێ سڵای خوارد لەبێ کەمێک دەنگە بەرزکەیتەوە. عليك السلام ورحمة الله. سراخان قسە بکە. ئادەم دروستی کرد. ئادەم باشی سراخان خوارد لەگەڵ بێخوا ئەچینە دهۆک مارین وەرەگرین مارین عوماری. ئەلو سڵاوی خوارد گەورە لێبێ. سڵاوی خوارد لێبێ خوشکی من. زۆر سپاس سەلامەت بن چۆنن باشن براینە. زۆر سپاس ئێمە باشین الحەمدوللا باشین. سەلامەت بێتی جەشن لایەوە هەموو خوشک برای بسرمان پیرۆستی. زۆر سپاس. زۆر سپاس سەلامەتی بۆ لامی پرسیارەکە بە یعقوب بێ. یعقوب پێغەمبەر؟ بەڵێ کاکا. باشە دەستخۆش بێ خوارد لەگەڵ بێخوا. خاتوو نەسرین عومەر لە کەرکووک وەردەگرین. خاتوو نەسرین سڵای خوا لێبێ. خاتوو نەسرین. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. برنامجتان یەکەم هیوادارم خۆی گەورە بێتان سەرکەوتیتان کە ئینشاءالله. خاتوو نەسرین ئەگەر کەمێک دەنگە بەرزکەیتەوە زۆر بە کەمی گوێمان لە دەنگی بەڕێست. ئینشاءالله بەس وەک ئاسانکاریە لە پێغەمبەرانە. چۆن؟ وەک ئاسانکاری ئینشاءالله لە پێغەمبەرانە. بەڵێ بەڵێ لە پێغەمبەران. بەڵێ لە پێغەمبەرانە. وەڵامی ڕاست هاتووە. ئەوە یەک هاوکاری دەکەین هاوکاریە گوتت لە پێغەمبەرانە وتمان هاوکاری مەکە. تاو هاوکاری بابۆیەکی کە بێ ئەوە دەیڵە. یعقوب بێ ئینشاءالله. یعقوب؟ بەڵێ. باش خوارد لەگەڵ بێ نسرین خان. ئەچینە سەی سادق گۆنا محەممەد وەرەگرین گۆنا خان سڵاوی خوارد لەبێت. السلام عليكم براکانم. عليك السلام ورحمة الله. فەرموو. والله بۆ پرسیارەکەتان هیچ زانیاری شتێکم نییە لە سەریاتەکەی زانیاردەکەین بەس ئەجات بۆ نمونە هیچ زانیاریەکە نیە ئەتێ بڵێ چییە تێ ئێمە چی بکەین؟ والله وەکو ئەو هاوڕێیانەی پێشتر بڵێ پێغەمبەری یعقوب. تۆژەڵی پێغەمبەر یعقوب؟ والله تر عاڵم بەزانم ڕاستە دە باشە با ئەو خوشکەی تر داوای هاوکاری کروتی لە پێغەمبەرانە وتمان بەڵێ وتی وەڵامی ڕاست دراوت وتمان ئەمە بۆ هاوڕێکی تر هەڵەگرین بە نسیبی تۆ بوو تا ئێستا ئەوەی وەڵامی یاوەتەوە هەڵە بووە. بەڵێ. بەڵە بووە. بەڵێ وەڵامی ڕاست نەهاتووە. هاتووە. یەکدانە؟ ئەو یەکەم؟ ئەو یەکدانە کاکدانیار ئاماژەی پێکا من ئاگام لە سومەیە نەبوو سومەیە لەوانە؟ نەوەڵامێک تری یەکیان وەڵامی ئەو نەنووسیوە. بەڵێ بڵێ وەڵامی ڕاست هاتووە. یەک پێ لە هاوسەرەکەەوە ئەو زانێت
لە پێغەمبەرانی وەڵام دووبارەی کێتەوە قسەیان لەگەڵ کردم جۆم لە نەبوو. پێغەمبەر ئیبراهیم پێغەمبەر ئیبراهیم خوال لەگەڵ بێخوا. دەچینە لای پەیوەندێکی دیکە خاتوو تانیا عیزەدین لە کەرکووک لەگەڵمانە. کەرکووک بکاکدەنا واللهی نازام. خاتوو تانیا سڵای خوات لێبێت و لە چ شارێکی کەرکووک. کەرکووک. خۆی گەورە لە ئێوەش دەستخۆشم بەرنامەتان لێکەم. زۆر سپاس. خاتوو تانیا وەڵامی ڕاست دەزانیت سەبارەت بە پرسیارەکەمان؟ وەڵامی ڕاست هاتووە یارمەتیشان بەڵێ هاتووە. بەڵێ یعقوب ئینشەڵڵا. تا دەجان یەک ساعت ئەڵێن وەڵامی ڕاست نهاتووە ئەوان هەموو یعقوبیان و تۆ وەڵێ ئاگاتان لە پەیوەندیەکان یەکتری نییە. بەڵێ بە سلەیمان بی عەلەیهی سەڵات وەسەلام. ئێستا بڵێم ئەم ژنەیەکی بە هیچێکی تر. سە کامیانە؟ وەڵڵەهی نازانم. چاک کەوتیتە ڕاو کرد کاکدانا. دەی ناوێکمان پێ بڵێ؟ با یعقوب ئینشەڵڵا. ئەڵەم یعقوب غەڵەتە. یعقوب غەڵەتە با سلەیمان بی ئینشەڵڵا. خوال لەگەڵ بێخوا. عەلەیهی سەڵات وەسەلام. با سلەیمان بێ. نەمام مستەفا لە حاجی ئاوا. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. حاجی ئاوا هەر ئاوا بە ئیشەڵا نەمام خان سڵای خوارد لەبێ شەو باش باشیت. سڵای خوارد لە ئێوە بێ زۆر سپاس خۆشتان لێ دەکەم. زۆر سپاس. وەڵامی پرسیارەکەی ئێمەت لایە؟ وڵی گومانم هەیە دوو پێغەمبەر محەممەد عەلەیهی سەلام پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام. ئیبراهیم و محەممەد جارە محەممەد ئەو مزگەوتە زۆر پێش پێغەمبەری خوایە صلی الله عليه تۆ ینی لە سیرەی پێغەمبەران نەتبیستووە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک شەوڕەوی کرد چوە مزگەوتی ئەقسا و لێوە چوە سەرەوە ینی کابێ مزگەوتە هەبووە پێشەوە ئەو نییە. پێغەمبەر سولەیمان یا پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام یەکێکیان بڵێ و بۆت جێگیرەکە چکە هاوکاریمان کردی کەوتمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نی. پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام. ئیبراهیم زۆر باشە. خاتوو نەمام سوپاس بۆ پەیوەندیەکەت. سەرچاو خوال لەگەڵ ئاشنامان لەگەڵایە. ئاشنا خاتوو ئاشنا سڵای خوارد لێبێت. ئاشنا مەحموود لە تێکیۆ. زۆر سپاس. بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس. دەستخۆش بۆ تۆ سەوت هەڵبڕە عەزێت نەبێ. وەڵامی پرسیارەکە با پێغەمبەر سلەیمان بێ و زانیاریشم نییە وەڵاهی نازانم. عەفوەن وەڵاهی دووبارێکیتەوە؟ پێغەمبەر سلەیمان. سولەیمان. دەستخۆش بێ خوال لەگەڵ بێ ئەخوا. خاتوو ڤێنۆس عوسمان لە سلێمانی وەردەگرین. سڵای خوا لەبێ خاتوو ڤینوس. سڵای خۆی گەورەتان لێبێت. زۆر سڵای سپاس. خۆی گەورە لە تۆش خوشکی من. زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. زۆر سپاس دەستخۆشی بۆ تۆش کە پەیوەندی و کرد. فەرموو. ئاخر پەیوەندیم؟ ئاخر پەیوەندیت؟ بەڵێ. نا. یەک مەڵە پێغەمبەر ئیبراهیم و خۆش مەڵە سلەیمان بەس نازانم کامیان هەڵبژێرم. وەڵاهی دایم بە قسەی دایکم کە بەس لەمایانە نا. ئێوە پێغەمبەر سلەیمان بێ دەست خوال لەگەڵ خواحافیز بێ. ئەتوانێ خوشکم بەشدار بێ؟ وەڵا پەیوەندیەکی زۆر واللهی ئەوە لە هەر کەڕیان کرد مەڵەن نا. داوای لێبوردنەکەین. دەستە خۆش بێ. دای خوال لەگەڵ. لەکوێ بوو خاتوو ڤێنۆس؟ سلێمانی بوو. چێ ئەحمەد؟ خاتوو دیمەن ئەحمەد. دیمەن ئەحمەد لە سلێمانیەوە. سڵای خوا لێبێ خاتوو دیمەن. سڵای خوا لێبێ کاکدانیا. زۆر سپاس. دەستخۆشی لێکەم هێز ئەکرێتنی بۆ خۆش. زۆر سپاس دیمەن خان. خاتوو دیمەن وەڵامی پرسیارەکەمان دەزانیت؟ وەڵی من یانێک وەڵام ئەگەرەوە بوو بڵێ ڕاست نییە. شتێک بڵێ ئەگەر بزانین. ئێوە یەک پرسیار کە پەیوەندیەکان وەرەگرین ئەوانی قسەیان لەگەڵەکەین هاوکاریانەکەین ئاگاتان لێ نیە لە وەرگرتنی پەیوەندیەکە و مۆبایلەکە ئاگاتان لە تەلەڤیزۆنەکە نییە؟ پێکەمە سلێمان. سلێمان؟ بەڵێ. تانە گۆڕیەوە بە بڵین خوال لەگەڵ خوال لەگەڵ زۆر باشە. زۆر سپاس. خاتوو دیمەن لە سلێمان. جەوهەر ڕەئوف لە سلێمانی. کاک جەوهەر سڵاوی خوال لێبێ. سڵاوی خۆی گەورە لە جەنابیشتان قوربان. زۆر سپاس. کاک جەوهەر هاوکاران مەڵن ناو دەتیر و پشکا دەرچۆ لە یەکێک لە شەوەکانی مانگی ڕەمەزان تاسە پەیوەندی و نەکردو بۆ ژمارەی کە زانیاریەکانی خۆت بدەی بۆ ئەبێشتی ڕەتەکرێتەوە گیان وانێت خوا تێنەگەشتین ئەگەر دووبارەی بکەیتەوە کاک جەوهەر. ئەمە بەگەی خوای گەورە نیعمەتێکی یایە ڕەتەکرێتەوە. نەوەڵڵا
چی دەی وڵی قوربان نعمەتە خوای گەورە نردوێتی نەوەڵا چۆن نعمەتی خوا ڕەتەکرێتەوە ئەی قوربان ئەمەش هەر نعمەت نییە زۆر باشە ئێستا ئێستا من قەناعەتم وایە بۆ وەرگیراوە نعمەتە وەری نەگیرایە خوای گەورە ویستی لەسەر ویستی وا لەسەر بۆ وەرمەگیری تۆ من پرسیارێکم لێکری جواب بنێهەمەوە بێ قەزابی وتم لە یەکێک لە شەوەکانە ینی خەڵات ئەوە بۆ دەرچوە لە تیر و پشکان ناوت دەرچووە بۆ پەیوەندی نەکردەوە بەو ژمارەیەوە زانیاری کەسەکانی خۆت دابنەی بارەوەڵا کردومە دادناوە دەبرانەڵەن دام ناوە کاکە ئێمە داوای لەبوورنەکەین مادەم وایە زۆر باشە وەرە پرسیارەکە بینە سەر پرسیارەکە بە کاتی هاوڕێیانی زۆر نەگرم پەیوەندی دوای خۆشم کردن مازاکە با سەیدنا سولەیمان بێ عەلەیهی السەڵات وەسسەلام دەیخوا لەگەڵ دەستێ خۆش بێخوا بەڵێ ئەزان دووبارە پرسیارەکە دووبارە دەکەینەوە کێ یەکەم جار مزگەوتی ئەقسای دروست کرد واتە کێ دروستکەری ئەو مزگەوتە بوو سەروین عەبدوڵڵا لە هەولێر السلام عليكم عەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵا خوش بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سوپاس هاوکاری بکەن هەموو ڕۆژ وەڵامم غەلەتە بەڵێ دەبم هاوکاریم بکەن هەموو ڕۆژ وەڵام غەلەتە من دەڵێن پێغەمبەر سلێمان دەستخۆش خوا لەگەڵ زۆر سوپاس خاتو سەروین دوا پەیوەندی بوو کە وەرماگرین ئینشاءڵڵا هەوڵ دەدەین لە بڕگەی دووەمی پرسیار وەڵامدا بینەوە خزمەتان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. هەیە حەزەکات چایەکەی بۆندار بێ، هەیە حەزەکات بێبۆن بێ، هەیە ئەیەوێت تامی هێلی تیان بێت، هاشا ئەیەوێت هیچ تامێکی تیان نەبێت. بەگشتی هەریەکەمان بە شێوەیەک حەز لە چاکەیە. بۆیە ئێستا چای سەعدەدین لە پاڵچای تێکەڵی چایخانە چەندین جۆری تری چای بۆ ئامادەکردوون و هەمووشیان لە باشترین جۆری چای سەیرانی خاڵیسن. لەگەڵ چای سەعدەدین بژاردەی زۆرت لەبەردەستە. چای سەعدەدین. کاری دۆفینسی باشترین جۆری کاری هێندیە. بە بەکارهێنانی کاری دۆفینسی تام و چێژی خواردنەکانت بەتامترکە. کاری چەندین سوودی تەندروستی هەیە. دەوڵەمەندە بە مادەی دژە ئۆکسان و بەرگری دەکات لە شێرپەنجە بە سوودە بۆ کۆئەندامی هەرس. کاری دۆفینسی دەوڵەمەندە بە کانزاکانی وەک کالسیۆم و مەگنیسیۆم، هەروەها ڤیتامین ئا، ئی، سی و بی تێدایە. کاری دۆفینسی بە کێشی 200 گرامی ئێستا لە بازاڕەکان بەردەستە. لە پێناو تامێکی خۆش و خواردنێکی تەندروست کاری دۆفینسی بەکاربێنە. دۆفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. دایکم سەرمایی گرنگی ژیانی منە. بۆ پاراستنی تەندروستی خۆمان زەیتی سروشتی کاشۆ بەکارێنین. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی
وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی گیانی و لێدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی لا سروشتەوە بۆ سەر سفرەکە زۆربێلیت فاتام و چێژە و لێ دەنرێداسا زۆربێلیت با 15 خولەک ئامادەیە سروشتی و بەتان بێوێنەیە بیخۆنۆشی گیانتان بێ سوپیلیتان لە یاد بێ سوپیلیت لە کێڵگەوە بۆ سەر سفرەخوانەکانتان تاکە بریکار لە عێراق کۆمپانیای ساحل عێراق. نوشی گیانتان بێ. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵە بەڕێزان دەچینە لای بڕگەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کۆمپانیای کاشۆ کە شیرینی خورما بە تەحینمان بۆ دروستەکە نەمشەوە. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. سڵاوتان لەبێت خۆشەویستانم دووبارە گەڕاینەوە لاتان هیوای تەندروستی و لەشساغەیەکی باش بۆ هەمولایەک دەخوازم. مانگی ڕەمەزانە و جاجار لە پاڵ ئامادەکردنی خواردنەکان پێویستە گرنگی بە ئامادەکردنی شیرینێکی تەندروست و بە تام و بە چێژ بدەین. لەشی هەموو ئەو خانمانەش ساغ بێ کە گرنگی بە سفرە و بەربانگ و فتارکردن ئەێنەوە و گرنگی بەو خواردنە و ئەو شیرینی ئەێن کە ئەزانن چی هەڵ ئەبژێرن بۆ خێزانەکانیان. من ئەمڕۆ لە بەرنامەی میوانی کاشۆ و لە مانگی ڕەمەزانی پیرۆز شیرینێکی تەندروست و خۆش و بەتامتان بۆ ئامادە ئەکەم لەگەڵ بەکارهێنانی بەرهەمە سروشتیەکانی کارگەی کاشۆ. ئەو شیرینەی کە ئەمڕۆ پێشکەشی ئێوەی خۆشەویستی ئەکەم ئامادەکردنی خورما بە تەحینە لەگەڵ بەکارهێنانی گوێز و بایەم و فستق و دوو شەربەتی فرێش دوو شەربەتی تەندروست کە هیچ ماوادێکی کیمیایی و ئەو حافظە ئۆشتانی تیانە فرێشۆ لە بەرچاوتان ئامادەی ئەەکەم شەربەتی مۆز و فراولە یاخود شریکە. ئەو ڕاشیەی من ئەمڕۆ بەکاری ئەهێنم بۆ شیرینیەکەم ئەم ڕاشیەیە کە یەکێکە لە بەرهەمە خۆماڵەکانی کارگەی کاشۆ زۆر تەندروستە ڕاستەخۆ لە گوشینی کونجەکەەوە بەرهەم ئەهێنرێت هیچ ماوادێکی حافظەی تیانە وەکو ئاشکراشە ڕاشیەکێکە لە خواردنانەی کە زۆر خۆش و بەتامە زۆر کات بەکار ئەهێنرێ بە تایبەت ئەگەر بێت و بۆ پاشێوان بەکار بهێنرێ و بخورێ ئەو بە درێژایی ڕۆژ هەست بە برسێتی ناکەی و بەهایەکی تەندروستی خۆراکی باشیشی هەیە ڕێژەی کالیسیۆم زۆر باش ئەکا بۆ ئینسان. من ئەمڕۆ لە ئامادەکردنی شیرینیەکە بەکاری ئەهێنم. سەرەتا پێویستە دەستکەین بەلەتکردنی خورماکە و دەرهێنانی ناوکەکەی دانە دانە خورماکان لەت ئەکەین بەم شێوازە ناوکەکەی دەردێنین. ئێستا خورماکەمان ئامادەیە دانە بەدانە ناوکەکەمان دەرهێناوە دەست ئەکەین بە پێچانەوەی خورماکە بۆ حەشۆی ناو خورماکە گوێز بەکارێنم ئەتوانی باەم یان فستق هەر شتێکە خۆت ئارەزومەند بیلەی بەکاریبێنی بەس من لێرە گوێز بەکار ئەهێنم. ئێستا دانە دانە دەست ئەکەین بە پێچانەوەی ئەم شێوازە.
پاشان بەم شێوازە دانە دانە گوێزەکەمان خستۆتە بینی خورماکانەوە پێویستە کات لە ڕاشی هەڵکێشین. خورماکان دانە دانە لە ڕاشیەکە هەڵەکێشین نیوەی خورماکە، پاشان لا فستقە هاڕاوەکە ئەو دەفرە ئەهێنین کە لەسەری پێشکەشی ئەەکەین. بەم شێوازە نیوەی خورماکە خورماکەمان بە تاواتی ئامادە بوو. ئێستا ئەوە کە پێویستە لەگەڵ خورماکە بەکاری بێنین باەم و گازۆیە. بایەمەکە پێویستەکە کە کەمێک سووری کەینەوە لە زەیتی زەیتون. لێرە من زەیتی زەیتونی کاشۆ بەکار ئەهێنم کە یەکێک لە بەرهەمە خۆماڵەکان ئەمیش زەیتێکە زۆر تاموبوونێکی خۆشی هەیە و زەیتی زەیتون خۆیەکێک لەو زەیتانی کە زۆر تەندروستە لەگەڵ زۆر خواردن ئەخورێ بەدەر لە شیرینی لەگەڵ زۆر شتیتر بەکارێت. ئەمە ڕاستەوخۆ لە گوشینی زەیتونەوە بەرهەم ئەهێنرێت. ڕاستەوخۆ هیچ موادێکی حافیزەیتیان نییە و هیچ کێشەیەکی نییە بۆ تەندروستی. ئیسفادەی زۆری لێ ئەەکەن. من لێرە بایەمەکەمی پێ سوور ئەەکەمەوە. بایەمەکەمان زۆر بە جوانی سوور کردەوە لە ناو زەیتی زەیتونی کاشۆ. بەس نابێت زۆر سووری کێتەوە چونکە هەم ڕق ئەبێ هەم بەرگەکەی ئەسووتێ ڕۆنەکەش پێویست ناکابێ قەرچێنی لەبەر ئەوەی سروشتیە. سروشتیبوونی خۆی لە دەست ئەدا بە قەرچاندن. تەنها گەرمکردن کەمێک گەرم بێ و سووری کەینەوە لە ناویە. ئێستای خێنە باڵ شیرینەکەی کەمان. ئێستا دەست ئەەکەین بە ئامادەکردنی شەربەتەکەمان. ئەوە کە پێویستمانە مۆزمان ئەوێت لەگەڵ شیلک، شیری تەڕ لەگەڵ کرێمی بازاڕی. مۆزەکان دەت ئەەکەین بەم شێوەیە. قیاسی شەربەتەکە کەوتۆتە سەر ئەوەی کەوا چەندێک دروست ئەەکەی بۆ چەند کەس دروستی ئەەکەی. ئێستا من لێرەیە 2 مۆزم لێت کردووە. مەساڕەیەک ئەهێنین. مۆزەکەی تێ ئەکەین. 2 کەوچک شەکر ئەگەر ویستان ئەشتوانن تێینەکەن.
چلکەی کە هاڕیمانە لەگەڵ شەربەتی مۆزەکە هەردووکی تێکەڵ یەک ئەکەین تامێکی خۆشی هەیە پێکەوە پاشان کرێمی حازری خۆشەویستانم خواردنی ئەمڕۆشم پێشکەشکردن کە ئامادەکردنی شیرینیەک بوو شیرینیەکی ئاسان و بەتام و تەندروست لەگەڵ ئامادەکردنی شەربەتێک کە بە مۆز و شیر و شلک و کرێمی بازاڕی ئامادەم کردبووەتان ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکتان قبول بێت و هەتا بەرنامەیەکی تر کاتێکی خۆش خواتان لەگەڵ. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الله الذي رفع السماوات بغير عمد ترونها ثم استوى على العرش وسخر الشمس والقمر كل يجري لأجل مسمى يدبر الأمر يفصل الآيات لعلكم بلقاء ربكم توقنون. وهو الذي مد الأرض وجعل فيها رواسي وأنهارا ومن كل الثمرات جعل فيها زوجين اثنين يغشي الليل والنهار يغشي الليل النهار إن في ذلك لآيات لقوم يتفكرون.
متجاورات وجنات من أعناب وزرع ونخيل صنوان وغير صنوان وغير صنوان يسقى بماء واحد ونفضل بعضها على بعض في الأكل إن في ذلك لآيات لقوم يعقلون صدق الله العظيم. أحسنت بخير بيتوا يا أخو سلام رئيس محمد بخير بي يا ربي بن سلام بن شرف شوي بستونوي رمضان شوي تاك وعالم آخر شوي يعني ياك شو بيش أخير لرمضان بالتأكيد يا أخو بخير بي يا أخو سلام بخير بي أخو أقل لي ودس بيبكين أمشي واز القرآن خواني خواندت تشي واز يبو تش مدرسة يبو تش مقام يبو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا زور رضي الله بو جنابتان وهمو بينراني خوشويست وعزيز. راستيكي أم مدرسة وخواندنا أم جور الشواز خواني كا سل خدمتي جنابتان خواندم. تلاوتي مصري بي أوتري ديار التلاوتي يعني بشي تلاوتي مصري يكيك القورسترينو ئاڵۆسترین چۆن لەی پێویستەکە زۆرترین کاتی لەگەڵا سەرف بکەی هەتاوەکو وات لێ بێ وکو قورئان خوێنێکی کە ئێمە منشایمان هەیە عەبدولباست هەیە ئەم کەسانە کە لە لووتکەی قورئان خوێنانی میسران لە تیلاوەتی میسران یعنی پێویستی بەکات و بە پشوو درێژەیەکی زۆر هەیە تاوەکو وات لێ بێ قورئان خوێنێکی متەمەکین لەم بوارەیە چونکە کۆمەڵی مەقاماتی جیاواز هەیە کە تیا بەکارێت پێشتر تا ساڵانی پێشوو تا نزیکەی 12 ساڵێک لەمەوە پێش تەنها 7 مەقامی سەرەکی هەبوو ئێستا ئەوە نزیکەی 12 ساڵێک ئەبێ لەخوا بەزیابێ مەقامی کوردیش زیاد بووە بۆ بەیەکێک لە مەقامە ڕئیسیەکان تۆ کە ئەبی بە قورئان خوێنێک و کە ئەتەوێت تیلاوەتی میسری ئەدا بکەی ئەبێ یعنی وەکو مەرجێک وایە لەسرت کە ئەبێ ئەم 8 مەقامە بزانی هەست کاتێک ئەم 8 مەقامە زانی بە تەواوەتی و زانی و بە شێوازێکی جوان ئەدای بکەی ئەو کاتە ئەتوانی بی بە قورئان خوێنێکی متەمەکین و طبعاً لە پێش ئەویشەوە کە ئەو شتە کە زۆر لەوە گرنگترە کە زۆر لەو مەقامات و ئەوانە گرنگترە ئەوەیە کە ئەحکامی تەجوید و شوێنی مەخرەجی حرفەکان و تەجوید بەعام لە پێش هەموو شتەکانەوە دابنێ و گرنگی زیاتر لە هەموو شتێکی پێ بێ هەست کاتە گرنگی بەم شتانە تەواو کرد و دەرسی تەجویدە بە تەواوەتی خوێند و زانی بە شێوازێکی تەواو قورئان بخوێنیتەوە ئەو کاتە گرنگی بە سەوتی خۆت و بە فێربوونی مەقامات زۆر باشە کام محەممەد خوێندنی کوردی و شێوازی کوردی وەی کە سەرنجی یابێت و بە دوواداچوونێ بۆ کرد بێ لە جیهاندا چۆن تەماشای دەکەن ینی چۆن کەسانی بیانی کەسانی قورئان خوێنی عەرەبی چۆن دەڕوانە ئەو تیلاوە کوردیە بەڵێ لەخوا بەزیا بیانی خۆی ئەسلی سەرهەڵدانی ئەو مەقامی کورد پێم وا بێگەڕێتەوە بۆ کوردستانی ڕۆژهەڵات هەر زۆرێکیش لە مەقامەکان لە ئێران و لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە سەریان هەڵاوە وەکو مەقامەکانی نەهاوەند و سێگا و ڕەست و بەیات و کوردی خۆشمان مەقامی کورد لە ئێستەیە
یعنی ئەتوان بڵێم لە هەر هەموو مەقامەکانی تر زیاتر گرنگیان پێدرێ لەبەرەوەی مەقامێکی هەتا بڵێ کاریگەرە لەسەر دڵ و زۆر زۆر خوشوع و تێفکرانی پێوە دیارە لە قورئانەکە و زۆربەی زۆر هەر زۆری ئەم قورئان خوێنە تازەکان و ئەوانەشی کە کۆن و بەڵام ئێستا شارتوانای قورئان خوێندنیان ماوە زۆر زۆر گرنگیان بە مەقامی کورد و هەمویان لە وەکو بۆ منەیەکێک لەوانە شێخ بەهلول هەیە کە ینی زۆر شارەزایەکی تەواوی هەیە لە مەقاماتەوە چەندەها دەرسی تایبەتی هەیە لە مەقاماتە یەکێک لە مەقامە هەرە سەرەکیەکان بە کوردانێ و زۆر مەقامێکی گرنگە بەلایە و بە چەند دەرسێکی جیاوازی ژووتوێتیەوە ئەو مەقامە و هەموو قورئان خوێنە لاوەکانی ئێستا هەمویان گرنگی بۆ مەقامەیان و هەمووشیان خوێنن. بەڵێ کاکە محەممەد باسی مەقاماتە کرد ینی ماوەیە کە لەگەڵ قورئان خوێنەکانە کە مقابلە و تیدار و چاوپێکەوت نەکرێ ئەیبابڵین کاڵم ماوەکەمەوەی چەند ساڵێکە لە دەستگاکان ڕاگەاندن قورئان خوێن و بانگبێژەکان باسی مەقامات دەکەن. ئێمە جاران مەقاممان بەس لە گۆرانی و لەم بابەتانەیە بیست بوو ئێستا لەوانەیە خەڵکێک کە زۆر ئاشنا نەبێ بم بابەتە ئەڵێ چۆن یعنی بە مەقامی فلان و بە مەقامی بەیات و بەوە داخڵە بێ و لە ناوەڕاستای کا بە و دوای بۆ کۆتای بێ ینی مەبەست ئەمێت ڕوونیکێتەوە مەقامات چ پەیوەندی هەیە بە قیرائی قورئان و قورئان خوێندن و ینی خۆی جارێ لە سەرەتا لە سەر وشەی مەقام هەر دەنگێک کە لە دەنگی ئێمەوەتە دەرەوە تەنانەت قسەکردنیشمان ئەگەر زۆر لێوەربیتەوە مەقامێکە ینی بەدەست خۆت نییە ئەوانەشی کە ئەڵێن مەقامات شتێکی باش نییە کە لە قورئانە بەکاری بێنی ئەمانە بڕۆ گوێ لە پێشنوێژی و لە قورئان خوێندنی خۆشیان بگرە ئەگەر ئەوان خۆشیان نەزانن کاتێکێکی شارەزا گوێی لێ بێ هەر مەقامێکە ینی شتەکە لە دەستی خۆدا نییە ئیلا مەقامێکە ئەم شێوازەشی کە وەکو جەناب تەفەرمی ئێستا تێکەڵ بووە بە خوێندنی هەموو قورئان خوێنەک و زۆربەی زۆری قورئان خوێنەکان ئەیزانن و تقریبا وەکو شتێکی لێ هاتووە کە ئەبێ بیزانی ئەگەر نەیزانی ناتوانانی ئەدایەکی جوان بکەیت ئەمە لەبەر ئەوە وای لێ هاتووە کە تۆ بتوانێ بۆ من ئەگەر ماوەیەکی قورئان خوێنێکی مەحفەلیەکت هەیە لە شوێنێک بانگ دەکەن ئەڵێن قورئانی سەرەتایی ئەم ئاهەنگەمان بۆ بخوێنە بۆ نمونە بۆی بتوانی لەو ماوە کورتەیە کە هی تۆیە کە قورئان بخوێنی بتوانی ئەدایەکی وا بکەی کە پەیوەندیەکی هەبێ بەو ئاهەنگەوە کە تۆ بۆ منە شتێکی ئالە و بابەتە ئەبێ بە شێوازێک بخوێنی کە مڕەتەب بێ نابێت لە خۆتەوە بۆ نمونە ئەگەر واز لە مەقامەکە بێنین بۆ منە تۆ لاپەڕێگە خوێنی هەر هەموو لاپەڕەکە بە یەک شێواز بخوێنی هەر لە خۆ ینی کەلامی خوا بێتاقەت بوونی تیانە بەڵام هیلاک بوونێک ئەوەی پێوە دیارە بێ جا ئەم مەقاماتانەش زیاتر لەبەر ئەوە تێکەڵ کراوە تێکەڵی قورئان کراوە لەبەرەوەی کە ئەو قورئان خوێنەی کە ئەوێ زیاتر پەرە بە سەوتی خۆی بە و زیاتر پەرە بە قورئان خوێنەکەی خۆی بە بتوانێت لەو ماوەیەکی کورتا کە قورئانەکە خوێنێ کۆمەڵی مەقام بگۆڕێ زەخرەفاتی قورگی تیا بکە ئەرزی قووەتی سەوتی خۆی بکە شتێکی جوان بکە لەو ماوە کورتایە بۆ پێشنوێژی زۆر بەکارێت. زۆر باشە کاک محەممەد قورئان خوێندن بۆی ئاشنای بەبینەرە ناشنا بێت تەنها پێویستی بە دەنگخۆشی نییە دەبێت شارەزایەکی باش لە وشەکان و لە تەجویدا هەبێت ینی ئەمە چۆن هەڵدەسەنگێنی قوربان هەروەکو لە ئەوەڵیشەوە وتم یەکەم شت کە زۆر گرنگە یەکەم شت کە زۆر گرنگە ئەوەیە کە تۆ ئەحکامی تەجوید و هەموو حکومەکانی تەجوید بزانی و بزانی تەطبیقیکەی ئەمە تەلەبەمان هەیە لەخوا بە زیابیانی خۆشمان پێشتر تەلەبە بووین لای ئەو مامۆستا بەڕێزانەی کە مەقاماتیان پێوتین ئینشەڵڵا دوایی کە ئاماژە بە ناویەکانیان هێم یەکەم شت کە پێیانەوتین ئەوە بوو ئەیانوت پێویستەکە ئێوە لە پێش هەموو شتێکەوە حکمی تەجویدەکەتان تەواو بێت چونکە کە حکمی تەجویدەکە و تەواو نەبێ هەتا چەنە سەوتە خۆش بێ و چەنە مەقاما شارەزابی هیچ کاریگەرێکی لەسەر کەسی گوێگر نابێ و لەسەر خۆشە نابێت چونکە کاتێکە تۆ قورئانەکە خوێنیتەوە ئەگەر حەقی منگەیەک یان غونەیەک بە جوانی نەی حەقی حرفێکی ئیستیعلا بە جوانی نەی حەقی هەر ئەحکامێکی تر بە جوانی نەی لەقێک و خەلەلێک دروستەکە لە کاتی لە قورئان خوێندنەکەتە ئەیتر ئەمە ئەگەر خۆشە نەیزانی هەستی پێ نەکەی کەسێکی شارەزاکە گوێ لێگرێ بە ئیسراحەت هەستی پێیەکە. زۆر باش شەوی 29 شەوی قەدرە کۆتایەکانی ڕەمەزانە حەزەکەین بە دەنگە خۆشەکەی تۆ زیاتر جۆمان لە قورئانی پیرۆز بێ ئەکرێ بە مەقامی کورد بخوێنی جارە زانین چۆنە
الله يعلم ما تحمل كل أنثى وما تغيض الأرحام وما تزداد وكل شيء عنده بمقدار عالم الغيب والشهادة الكبير المتعال سواء منكم من أسر القول ومن جهر به ومن هو مستخف بالليل ومن جهر به ومن هو مستخف بالليل وسارب بالنهار من هیچ شارەزایەکم لە مەسلەی هوەری قورئان خوێندنەوە و مەقامات و ئەوانەیە بەڵام وەکو گوێبیستنەوەی کەەوە پێوتێکە گوێکی مۆسیقیانی هەستەکەی مەقامی کورد نازم بڵم نزیکە بڵم شێوازە لە شێوازی مەقامی یا با بڵین لە شێوازی قورئان خوێندنی میسری ئەچێت چونکە ئێستا تۆ کە یەکەم جار بە میسری دەستت پێ کرد ئەم شێوازت کە بە مەقامی کوردی خوێنێت هەستم کرد بە لەرەلەری سەوت و بە هێواشکردنەوەوانە ینی جۆرێک لێک نزیکی هەیە وایە فعلەن بالضبط کاکدانە هەموو مەقامێک کە بەو شێوازی کە ئەی خوێنی ینی بەپێ ئەوەی کە لەگەڵ ئەو مەدرسەیە ئەی گونجێنی کە پێ خوێنی ینی مەقامی کوردمان هەیە بە شێوازی بە مەدرسەی عێراقی مەقامی کوردمان هەیە بە مەدرسەی ئێرانی کە زیاتر ئەوانە ئەو مەدرسەی ئێرانیە زیاتر لە گۆرانیەکانی وەکو گۆرانی بێژەکانی وەکو شجریان و ئەوانە زیاتر بەکاریان ینی هەموو ئەو مەقاماتانی کە ئەتەوێ هەم بە مەدرسەی میسری هەیە هەم بە مەدرسەی عێراقیش هەیە هەرچەنە من وەکو خۆم تا ئێستا زۆر پەرم بە لایەن عێراقی نایەوە بە حکمی ئەوەی زیاتر خۆم حەزم لە تیلاوەتی میسریە و هەر زیاتری گوێم لە قورئان خوێنە میسریەکان گرتووە تا ئێستا ئەینا وەکو ئەوەی کە جەنابێ فەرمی تەواو قسەکەی جەنابێ هەر مەقامێک کە ئەتەوێ بە تیلاوەتی میسری هەیە ینی بە مەدرسەی میسری مەدرسەی عێراقیش هەیە و جیاوازیشیان هەیە شێوازی خوێنەوەکان تۆ لەوەی میسرەکە دەچوو لەوەی ئەوڵ بالضبط تەواو کاک محەممەد سپاس بۆخوا چەند قورئان بێژێکی کورد هەن کە ئێستا بوونەتە نێودەوڵەتی و لە جیهاندا ناسێنراون ئینشاءڵڵا ئەم دەنگە خۆشی جەنابیش چۆن پلانێ بۆ داناوە کە بێتە جیهانی و لە تەواوی جیهاندا گوێ لێ بگیرێت ئینشاءڵڵا ئامین وڵا ڕاستیەکەی ئەوە هەمووی لە دەسەڵاتی ئێمە لە دەسەڵاتی خۆی گەورەیە کە خۆی گەورە نیەتمان پاکاتەوە ئینشاءڵڵا کە ئەومان پێ بەخشێ کە خۆی خۆی بە خێری ئەزانێ بۆمان هەتا من پێشەوەی کە دەست بکەم بە مەقامات و پێشەوەی دەست بکەم بە ئەوەی کە بە تەواوەتی پەرە بم بەلایانی قورئانەکەم هیچ ڕۆژێک لە ڕۆژان یعنی بیرم لەوە نەکرد بۆی ئەوە کە لە مەقاماتە ئەوها شارەزا بم و کە بتوانم قسەی لەسەر مەقامات بکەم و کە چەنە بابەتێکی قوڵ و ئەوەیە بتوانم قسەی لەسەر بکەم ئەمە هەمووی فەزلی خۆی گەورەی و هیچی ئازادی خۆمان نییە
ئەیتر ئەگەر شتێکی واش بێ هەر فەزلی خی گەورە بێ ئینشاءڵڵا. زۆر باشم کام حەمەد ئێستا زۆرە بینەران زۆر میدوێن باگیۆمان لە دەنگی بێت ئەگەر بە سرودێک بەڵام دینەوەلات ئێستا پامێرانمان لەسەر هێڵن دواتر بە سرودێک زیاتر پەرە بە بەرنامەی ئەم شۆمان دەدەین ئینشاءڵڵا. بەڵە بەڕێزان ئەچینە شاری سلێمانی پامێرمان ڕامیار عوسمانمان لەگەڵا دیارە لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانیە. ڕامیار سڵاوی خوارد لەبێت دەمەوێت جەوی ئیمانی مزگەوت ئەو مزگەوتی کە تۆی لی بۆ ئێمە و بۆ بینەرانی بگوازیتەوە فەرموو. بەڵێ سڵاوی خواتان لێبێت شەوتان باش دیارە ئێمە ئێستا لە مزگەوتی حاجی کریم بێکراسین لە شاری سلێمانی هاوشێوەی مزگەوتەکانی دیکە هاوشێوەی شەوەکانی دیکە شەوانی قەدر بەرز ڕادەگیرێ لە مزگەوتەش ئێستا یعنی دەستکراوە بە ختمکردنی جوزێ لە قورئانی پیرۆز دوا بە دوای ئەوەش لەلایەن مامۆستای مزگەوتەکە وتارێک پێشکەش دەکرێ و دوا بەدای ئەوەش دەست دەکرێت بە نوێژکردن. من دەمەوێت بچم بەشێک لەو هاوڵاتیان بوون کە ینی لێرەن دەستیان کرد بە قورئان خوێندن بزانین قسەیان چی دەبێت. سڵاوی خوا لەبێ مامۆکان. ڕەمەزان وا خەریکە کۆتاییەت شەوانی قەدریش کۆتاییەت. ئەم ڕەمەزانە چۆن هەڵە سەنگیان چۆن بۆ ڕەمەزانێکی چۆن بەلاتانەوە وەقسەتان چییە؟ سوپاس بەخوا ڕەمەزانێکی زۆر خۆش بوو. خی گەورە لێمان قبولگە عیبادەتمان تیا کرد و ڕوبە ڕۆژمی تایە ڕۆژێکی خۆش بوو بۆ هەموو کەس بۆ هەموو مسلمانان. خی گەورە لێمان قبول کات و بە سەربەرزی بۆمان و ئەو کەسێکی کە نەیگر خۆی زەرری کرد خۆی خەسارن من بوو ئەوەشی گرتی خۆی سەربەز بوو لەم دنیا و شەڵا لەو دنیاش خی گەورە پاداشی خێرمان هاتەوە. پێم ناخۆشە کە ڕەمەزانتەوە بێگومان پێمان ناخۆشە زۆریش پێمان ناخۆش. ڕەمەزان چیت پێبەخشێ ینی کە پێش ڕەمەزان نیتە ینی ئەوەی کە لە ڕەمەزانە ینی تۆ دەستەکەوتووە چی بوو؟ ڕەمەزان وەکو دەمەزەرکردنەوە وەکو شەحنکردنەوەیە وەکو وایە تاقەیشی تازە وەرگرتوێت ئەو یان مانگە ئەگەر لە غەڵەتێ لە شتێکا بی لەو مانگا کەویتەوە چالاکە بیتەوە کەویتەوە سەر ڕێڕەوی خۆت و کەویتەوە سەر سکەی خۆت ئەنی تاقەیشی زۆر زۆری پێبەخشێ تاقەیەکی پێبەخشێ بۆ یان زەمانگەی کەش سوودی لێوەرەگری. کەزاناوی من تێبینم کردووە ینی زۆربەی شەوەکان لە مزگەوت بووم زیاتر کەسانی گەنج لە مزگەوتەکان دەبینرێت کە ینی ئەمە بەراو لەگەڵ چەند ساڵی ڕابردوو ئەمە گۆڕانکاری بەسەرهاتووە پێشتر زیاتر ئەو کەسانە هاتن کە بەتەمەن و بەڵام ئێستا ڕێژەی گەنج لە مزگەوتەکان زیاتر دەبینرێت خەڵکی دیکەش وەرەگرم خی گەورە قبوڵی بکە ئینشاءڵڵا. ئەو ڕەمەزانیش کۆتایی هەو هەستت چۆنە قسەت چییە لە بۆ کۆتایی ڕەمەزان لە شەوانی قەدر لە مسلمانە نەگەین پابەندی ئەم ڕێنمانە بن ئینشاءڵڵا بەیزنی خوا و پێغەمبەر خوا لێمان قبوڵ کە ئینشاءڵڵا. ڕەمەزانە چۆن بوو بەلاتەوە بە خۆش بوو لە خوا بەزیاد باشە ینی بەجددی خەڵکانەکەی ئەڵێ گەرمایە ڕەمەزان ناگیرێت و ناتوان لێ ببڕی هیچ شتێ قورس نییە ئەگەر لێ ببڕی شتێ قورس نییە وەڵا داوا لە خوای گەوراگەن یارمەتیمان با ئینشاءڵڵا. چۆنە لە ماڵەوە دانەنیشتن هاتن بۆ مزگەوت لە ماڵەوە دانەنیشتن بە عام خۆشترە شتەکە خۆشتر نییە بە عامەکە بە تەنیا خەو خێرەکەشی زیاد بەڵێ خێرەکەشی زیاد ئەی تەبعەن ئەرە وەڵا خوازای تۆش باتە بەستان ئەم مامێ وەرەگرم مامەگیان سەلام عەلەیکوم باشی شکر سەلامەت بی جەنابەت تەمەنێکە هەیە تەمەنێکە بەڕێکردووە چەند ڕەمەزان یعنی بینیوتە بە تایبەتی ئێستا کە وەرزێکی گەرمی هەیە پێ ئەمە چەندەم ڕەمەزانەکە بە گەرما بڕۆژۆ چەند ڕەمەزان لە بین و چۆتەوە گەرە زۆر لە ڕەنگە 15 ڕەمەزان زیاتر بە سەرمار ڕۆیشت. باشە لە تەمەنی گەنجی تۆیە ئەو کاتە بە ڕۆژ و بوون چۆن بوو ئاوا گەرم بوو وەکو ئێستا و کاتەش وەڵای بە ڕۆژ و هاوین بوو ئەچووم ئیشمە کرد و بەیانی بە پارچێمە کرد ئەچوین فرێمانداگر لەو شاخە ئەمانێ ناخوارەوە بە وڵات هەر بە ڕۆژوش بووم. ئەو کاتە زوو ئێوە لە مزگەوت شەوانی قەدر دانیشتن یا هە لە ماڵەوە دانیشت بەخوا کەمتر دانیشتین لە لادێ من کەمتر دانیشت. ئەم چەند ساڵە خەڵکە بینین زۆر لە مزگەوتەکان دانیشن
ینی قسە چییە بە تایبەتی بۆ گەنجەکان جەناب تەمەنێک کە بەڕێ کردووە بە تایبەتی و کەسانی کە نوێژ ڕۆژ و ناگرن قسە و چییە بەخوا ئەوە خراپەکەن گەنجی خراپ هەیە و چاکی شەی ئامۆژگاری و چییە بۆیان وەڵێم ئامۆژگاری بەوەیە بێنە سەر ڕێک چاک بن لەوە لە خراپباشترە چاک بن حەز دەکەم هەمووی چاک بێ دەستەکان خۆش بە یاخوا دەمەوێت بچمە لای مامۆستای مزگەوتەکە بزانین ئەم شۆ چ وتارێکی ئامادە کردووە بۆ ئەوەی کە پێشکەشی بکە مامۆستا سەلام عەلەیکوم خی گەورە خۆڵی بکاتە عاتۆ عیبادەتی ئێوە شوێ ئێمە ئینشاءڵڵا چ وتارێکە ئامادە کردووە بۆ ئەم شەو ئەتەوێ باسی چی بکەین بسم الله الرحمن الرحيم خيراتني كناڵەکەتانە کەم خێرتان بنووسرێکە خێر و کەلیمەی طیبە و کەلیمەی خێر و نوێژ بڵاوەکەنەوە بە هەموو جیهاندا ئەیسەلمێنن کە کورد مسلمانە ئەهلی جمعە و جەماعەتە نەوەی سەلاح الدینی ئەیوبیە بەخێر بێن سەر چاو وتارەکە و لەسەر چیە مامۆستا ئەم شەو باسی چیەکەی بە تایبەتی کۆتایی ڕەمەزانە ینی ئەوەی کە بزانین یا سبەی یا دووسبەی بەدەن دوو ڕۆژێتی ماوە لە کۆتایی ڕەمەزانە قسە و چییە بە تایبەتی بۆ مسلمان بۆ هاوڵاتیان ئەتەوێ بڵێ چی ئینشاءڵڵا ئەگەر بڵاویکەنەوە خۆشحاڵە بین بابەتەکەی ئەم شەوم دڵخۆشکردنی خەڵکە ڕەمەزان سێ بەشە ڕەحمەت مەغفیرەت عتق من النار من ئەم شەو باسی ئەوە ئەەکەم کە خوا بە ڕەحمە خوا بە سۆزە خوا بە بەزەیە باسی ئەوە کە مەگە ئینسان هەموو تاوانێکی کردبێ بەڵام داوای لێ خۆشببوون بکە لە خوا و تۆبە بکە ئینشاءڵڵا خوا لێ خۆشە بێت باسی ئەوە کەم ئینشاءڵڵا و لەم شوێنەشەوە لەم شەوە پیرۆزەدا دوعای خێرەکەین بۆ برایانمان لە فەڵەستین لە قودس لە بەیت المقدس کە جوولەکەی تۆرۆریست خوێن ڕێش زاڵم ملهڕ داگیرکەر خوێنی خوشکبراکارمان ئەڕێژێ لەوێ بەڕاستی پێویستەوە مسلمانان دوعای خێریان بۆ بکەن ئەوانە لە باتی هەمووی عالەمی ئیسلامی شەڕەکەن حق دعای خێریان بۆ بکەین اللهم صدد رميهم اللهم أهلك عدوهم سپاس دەکەم الله مامۆستا دانا وەکو سەرەتا ئاماژەم پێکرد مزگەوتەکان زۆربەی ئێستا گەنجی لێیە ینی بە تایبەتی لە شەوانە بۆ زیندوکردنەوەی شەوانی قەدر خەڵکانی گەنج دەبین لە مزگەوتەکان ئێستا ئەمەی کە لە کەشێکی ئارامدا قورئانە خوێنێ یەکێکە لەو گەنجانی بەڵە بەڕێزان ئەوەی بینیتان دیمەنی مزگەوتی حاجی کەریمی بێکراس بوو لە شاری سلێمانی کە لەلایەن پەیامنێر و ستافی با بڵین ڕۆژنامەوانانی کەناڵی ئاسمانی پەیام لەو مزگەوتەوە بۆ ئێمە و بۆ ئێوە شکوازرایەوە دەچینە لای ڤیتیەک لە خەلیفان جلی جەژن دابشکراوە بەسەر مناڵانی بێباوک و مناڵانی هەژاردا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سڵاو لە جەنابتان سوپاس بۆ ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری خوای گەورە پاداشان داتەوە بە پێویست دەزانم بەڕاستی هەوڵ و چالاکی و ماندووبوون و کارە پیرۆزەکانیان باز بکەم لێرانەوە وەکو تەشجیعێک بۆ سەرجە مسلمانان جێی شانازیە کە بەڕاستی و ئەنجومەنە لە هەموو پرۆژەکان وەلیلله الحەمد دەور و دەستیان باڵایە وەکو دابشکردنی جلوبارێک بەسەر وەکو ئێستا دەبین خوشکان و هەروەها بەسەر قوتابیان و هەروەها پرۆژەی دابشکردنی ئەرزاق و خۆراک بەسەر هەژاران و خانەوادەی هەژاران و وە کۆمەچکردنی بێ باوکان ئەوە بەڕاستی زیاتر لە 7 پرۆژیان هەبوو لەو مانگەدا وێڕای زەکات و سەدەقە و سەرفترە وێڕای ئەلحەمدولە دروشمە دینەکان لە مزگەوت ئەلحەمدولە لە کار و چالاکی ئۆرگانیش لەخوای بەزەبێت دانەبراون بۆیە ئێمەش وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان بەڕاستی دەستخۆشیمان هەیە و پشتیوانی خۆمان بۆ هەموو کار و پرۆژێکی ئەوها دووپات دەکەینەوە.
ئەنجومەنی برایان تا ڕادەیەکی باش گرنگی بەکاری خوشکان دەدەن دووبارەی مەدەستخۆشیان لێکەین بەڕاستی پرۆژەی زۆر باشیانەیە لە خوشکان لە ڕووی دابشکردنی خەڵات و دیارییان کردنەوەی خوڵ و دەورات لە خوشکان دەستخۆشیان لێکەین. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی کەناڵەکەتانەکەین و دەستخۆشی لە ئەنجومەنی برایانی خەلیفان دەکەین کە ساڵانە پرۆژەی تایبەتیان هەیە و جێگای دەستخۆشیە بەڕاستی و زۆر زۆر سوپاسی ئەو خێرخوازانەش دەکەین کە هەر یەکە و لەلایەن خۆیانەوە توانیویانە سوودێک و خزمەتێک بە فەقیر و هەژاران و کەم دەرامەتان بگەێنن. دەستخۆشیمان هەیە لە برایانی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کە هەستاینە بە دابشکردنی چەند خەڵاتێک بەسەر ئافرەتانی دەڤەرەکەمان ساڵانە ئەو جۆرە بابەتانەیان برێ ئەو خەڵاتانە دابشەکەن بەسەر هەژاران و خوشکانمان لە ناوچەکە دەستخۆشیان لێ دەکەین هیواداری نمونەیان زیاد بە هیوادارین کە زیاتر پەرە بۆ پرۆژانە بدەن. دووبارە سڵاوتان لێ بێدازان لە بڕگەی ئەوینی قەدر بەردەوام دەبین کاک محەممەد دێمە و لای بەڕێزت ئەگەر ئەم جارە بە سرودێکی خۆش دەست پێ بکەیتەوە. خزمەتانە تاوان ئەم سرودە هەر یەکەم جاریش کە بیری گروپی بێ خودیشم نەچێ وەکو گروپی بێ خودکە هاتین بۆ ئێرە بۆ کەناڵی پەیام هەروەکو تقریبەن وەکو سەرەتای دامەزران وەکو سەرەتای ئەعلانکردنی گروپەکە ژوا بوو تقریبەن ئەم سرودەمان خوێن حەزەکەم مێساژ بخوێنمەوەتان. لمصر باستبايان أو دمي وصفي جمالي تو أجر أوصاف خداش مصریان آندم شنیدندی لمصر باستبايان أو دمي وصفي جمالي تو ببيشك بكريني يوسفي كسنيد دا پارا خریداران یوسف را به پولی کی خریدندی رخش را طعنه گویان زلیخا ار بدیدندی اوی وصفی زلیخایان دکرد تویان بدی بایا یا رسول الله به جای دستهای خیش دلها را بریدندی لباتی دست برین لباتی دست برین جرگو دلی خویان دکر پارا یا رسول الله يا حبيب الله يا نبي الله
ئەوەی من بزانم تۆ هەر لە تەمەنێکی زۆر کەمەوە با بڵێن لەگەڵ هوەر و با بڵێن سرود و ئانەیە دەست و پەنجەت نەرم کردو تا گەیشتووی بە ئێستا و ئێستش لەخوا بەزیابێ لەگەڵ قورئان خوێندنیشە هەر دەست و پەنجەت نەرمە و سەوتێکی خۆشت پێوەیە لە بینی قورئان خوێندن و مناجاتی دینی و سرود و ئەم بابەتانەیە بەتەمای هەر بەردەوام بی یان هەر بەڕاست ڕۆژێک ڕۆژان بیرت کردوتەوە لەگەڵ یەک لەگەڵ یەک خەتەرە بڕۆیت و واز لەوی تر بێنی زۆر ڕاستێکی زۆر بیرم لێ کردوتەوە بەڵام ئەتوانم تقریبان بڵێم گەشتم بۆ قەناعەتی کە لەخوا بەزیابێ هەردووکیان نەکرێ بە یەکەوە بکرێ هەردووکیان زەرورن بە یەکەوە بکرێ لەبەرەوەی لە ئێستا کە من ینی هەیە سواز بخوا هەم لە کوردستانی خۆمان هەم لە دەرەوەش زۆر زۆر هەیە بەڵام ئەوە نییە کە ینی بڵێ ئەو کەلیانە گەورەی هۆنەری کوردی هۆنەری ئیسلامی پڕکرد بێتەوە ترێمەش لای خۆمانەوە لەخوا بەزیابێ هەوڵێکی بچووکمان ناوە کە ئیشێ بکەین هەم بێتە جێگەی یەکەم ڕزامەندی خوای گەورە پاشان ڕزامەندی خەڵک و لەگەڵی ئەوەشە طبعا لە پێش ئەوە قورئانەکە ئاکەین لەخوا بەزیابێ زیاتر لەگەڵ قورئانەکە خەریکین و لەگەڵ ئەویش خەریکین هەردووکیان بە یەکەوە زۆر کاک محەممەد ئەگەر باس لە تیلاوەی عێراقیمان بۆ بکەین ئەمە لەکوێوە سەریێڵداوە کێ یەکەم جارم تیلاوەی خوێندووە و دواتریش کەمێکمان بۆ بخوێنی کە خۆم زۆر حەزم لێیت ڕاستە فەرمووی لە خزمەتانە قوربان وەڵا جا ڕاستیەکەی ئەم شێوازی قورئان خوێندنی عێراقی هەر لەم عێراقی خۆمانەوە سەری هەڵاو بۆیە پێشی ئەوتری عێراقی و زۆرترین مەقام لە عێراقا هەیە بەڵێ کە زۆربەی ئەوانەی کە ئەوەی تا ئێستا بۆی گەڕابێتم و سێرچم بۆ کردبێ زیاتر لە 200 مەقام هەیە لە عێراقا بێزگە لە حەودانە سەرەکیەکەمە بەسم فەرعیەکانە ینی ئەو 200 دانێ زۆربەی زۆریان فەرعن و کەم ینی زۆر کەمینەیەکی کە زەیزانێ زۆر کەمی کە زەیزانێ ئەوانەی کە زۆر بەناوباگن کە بە شێوازی قورئان خوێندنی عێراقی بخوێنن شێخ وەلید ئیبراهیمی ڕەحمەتیە خۆی گەورە ڕەحم بە ئێمەش بکە ئینشەڵڵا شێخ ئامر کاظمیە کە هەر لە بەرنامەی سەتای زێڕینی کەناڵی پێیان یەکەم بەرنامە جەنابیان بوون ماشەڵڵا سەوتێکی زۆر تایبەتی هەیە جەنابیان زۆر شێوازێکی باش زۆر متەمەکینانەوە هەستەکەم نەکەستەکەم ئەسڵەن لە لوتکەی قورئان خوێنانی عێراقایە بە شێوازی عێراقی حەزیەکەم شتێک تامە بخوێنم ئینشەڵڵا وەکو عێراقی جا پێشەوە هەر لەسەر عێراقی پرسیارێکیشە لێ بکەم لە خزمەت سەوتی عەبدولکەریم دیوانی پێ چۆنە وەڵا ماشەڵڵای لێ بە زۆر سەوتێکی تایبەت بەتاکی دەرەوەڵا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والله أنزل من السماء ماء فأحيا به الأرض بعد موتها إن في ذلك لآية لقوم يسمعون وإن لكم في الأنعام لعبرة نسقيكم مما في بطونه من بين فرث ودم لبنا خالصا سائغا للشاربين ومن ثمرات النخيل والأعناب تتخذون منه سكرا ورزقا حسنا إن
إن في ذلك لآية لقوم يعقلون. دەنگت هەر زوڵاڵ بە ئینشاءڵڵا. گەرەبی پارێزە و دەنگ. کاک محەممەد بەشی کۆنتۆڵ برایان تەکلیفێکیان نەیە ئەمە داوای ئەوانە تر نازانم بەم شەوی قەدرە چیەکەی تۆ ئەوان نازانم. داوای سرودی هەڵکە ئاڵای ئیسلامەکە نازانم توانی ئەو داوایان نشکێنی بەم شەوی قەدرە لە خزمەتیان طبعا نەزانم و داواکاریکی و لە خزمەتیان ئینشاڵڵا قسەیەکەم هەتا ئێستا لە هەر شوێنێکا بینی بێتمی داوای ئەو سرودی لێ کردوم لە هەموو شوێنێکی ئینشاڵڵا خوا بەزیاد قسەم نشکاند و بە قسەم کردووە لە زۆر شوێن ئاوتومانە ینی هەر زۆر شوێن ئاوتومانە ئینشاڵڵا سواس شتێکی لێڵێ بۆ دڵە گەورەیە لە خزمەتە هەڵکە ئاڵای بەرزی ئیسلام بگرا پێشێ ڕێگای ئیمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام ئەی دینی پیرۆزی ئیسلام ئەی تێکدەری بیرینامۆ دەسا بڕۆین بەرەو ئاسۆ بەرەو ئاسۆی ڕووناکی تۆ دەسا بڕۆین بەرەو ئاسۆ بەرەو ئاسۆی ڕووناکی تۆ محەممەد تۆی پێشەوامان محەممەد تۆی پێشەوام. خۆش بێ بە قورئان دەستمان پێ کرد ئەمان تەکلیفی منە نازانم دوایی کاکدانیار تەکلیفی حەزەکەم بە قورئان کۆتایی پێبین ئەویش سوورەتی قەدر بێ ئەگەر پێت باش بێ و بە چ مەقامێک حەزەکەم پێمان بڵێ بۆمان نەخوێنی لەوچێ بیشی خێت و بیگونجێنیتەوە تەنسیقی لەگەڵ دیسان لەگەڵ قوتابخانەی میسریەوەنیە خزمەن لێ جاڵا حوت هەشت وەکوتم لە یەکەم و هەشت مەقامی سەرەکیمان هەیە ئەم شەو نییە ئەها بە کوڵ و بەدڵ و بە خۆشترین مەقام و تەرتیبات بخوێنە سەرەتا ئاواژەی پێ بم لە یەکەمەوە مەقامی حیجازە خوێنم ئەتر دوای ئەوەش نازانمە چیتەکوێ ئەتر لەو کاتەیە طبعاً دڵێ هەر شتێکی قبول کردووە چێکی بۆ هەو لەوێ ئاواڵی طبعاً بە شازی میسری بەڕێوە تاکید بسم الله الرحمن الرحيم ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح
القدر خير من ألف شهر تنزل الملائكة والروح فيها تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. زۆر سپاس کاک محەممەد شەو زۆر زەحمەتمان نای خی گەورە بە خێر و بە چاکە بۆ دنووسی ئینشاءالله. ڕەحمەت لە خۆت دایک و باوکت لەوانەی هاوکار و هاندرن بۆ سەر ئەم ڕێگەی بەڵام بەڕێزان ڕاستەوخۆ دەچینە قەزای کەلار لەوێ مزگەوتی بەهەشت هەیە ڕووماڵی نوێژی با بڵێن سەڵات و تەهەجود یان شەو نوێژەکەین لەگەڵمان بن. العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا تنزيل من الرحمن الرحيم كتاب فصلت آياته قرآنا عربيا لقوم يعلمون بشيرا ونذيرا فأعرض أكثرهم فهم لا يسمعون وقالوا قلوبنا في أكنة مما تدعونا إليه وفي آذاننا وقر ومن بيننا وبينك حجاب فاعمل إننا عاملون قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فاستقيموا إليه واستغفروه وويل للمشركين الذين لا يؤتون الزكاة وهم بالآخرة هم كافرون إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم أجر غير ممنون قل أئنكم لتكفرون بالذي خلق الأرض في يومين وتجعلون له أندادا ذلك رب العالمين وجعل فيها رواسي من فوقها وبارك فيها وقدر فيها أقواتها في 4 أيام سواء للسائلين ثم استوى إلى السماء وهي دخان فقال
الأرض ائتيا طوعا أو كرها قالتا أتينا طائعين فقضاهن 7 سماوات في يومين وأوحى في كل سماء أمرها وزينا السماء الدنيا بمصابيح وحفظا ذلك تقدير العزيز العليم فإن أعرضوا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود إذ جاءتهم الرسل من بين أيديهم ومن خلفهم ألا تعبدوا إلا الله قالوا لو شاء ربنا لأنزل ملائكة فإنا بما أرسلتم به كافرون فأما عاد فاستكبروا في الأرض بغير الحق وقالوا من أشد منا قوة أولم يروا أن الله الذي خلقهم هو أشد منهم قوة وكانوا بآياتنا يجحدون فأرسلنا عليهم ريحا صرصرا في أيام نحسات لنذيقهم عذاب الخزي في الحياة الدنيا ولعذاب الآخرة أخزى وهم لا ينصرون. إذا ما جاءوها شهد عليهم سمعهم وأبصارهم وجلودهم بما كانوا يعملون وقالوا لجلودهم لم شهدتم علينا قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء وهو خلقكم أول مرة وإليه ترجعون وما كنتم تستترون أن يشهد عليكم سمعكم ولا أبصاركم ولا جلودكم ولكن ظننتم أن الله لا يعلم كثيرا مما تعملون وذلكم ظنكم الذي ظننتم بربكم أرداكم فأصبحتم من الخاسرين فإن يصبروا فالنار مثوى لهم وإن يستعتبوا فما هم من المعتبين وقيضنا لهم قرناء فزينوا لهم ما بين أيديهم وما خلفهم وحق عليهم القول في قد خلت من قبلهم من الجن والإنس إنهم كانوا خاسرين
وقال الذين كفروا لا تسمعوا لهذا القرآن والغوا فيه لعلكم تغلبون فلنذيقن الذين كفروا عذابا شديدا ولنجزينهم أسوأ الذي كانوا يعملون. بەڵازان سڵاوتان لەوێ دووبارە بەردەوام دەبین لە ڕووماڵکردنی مزگەوتەکانی بەشێک لە شار و شارچۆکانی ڕێمی کوردستان دەچینە کەرکووک وتارخوێنێک بەسەر دەکەین کە ئێستا مامۆستا فەرمان پێم وایە دەنا پێکەوە بینەری بەشێک لە وتارەکەی دەبین. الرحمن الرحيم الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده ونشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له ونشهد أن محمدا عبده ورسوله أما بعد اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم آمين وبالله نستعين. براني برزم دیارە لە مەوسمی تاعات کە خوای تەبارەک و تەعالا پێمان پیشانەدا عیبادەتێکی خۆش، نوێژێکی باش، ڕۆژوگرتنی یەک مانگ، قورئان خوێندنێکی باش، شەو نوێژ و تەراویح. بەڵام یەک خەڵ داواکراوە لە ئێمە بێ زۆر ئاگاداری بین، ئەوش ئەوەیە ئایا ئێمە چۆن لەسەر ئەم عیبادەتە بەردەوام بین. ئەنجا ئارامگرتن لە شەرعی پیرۆزی ئیسلامە سێ جۆر ئارامگرتن و سەبر هەیە. سەبرێک هەیە لەسەر بەڵاو موسیبەت و ناڕەحەتیەکان بەسەر دێ، ئینسان کەسێکی عەزیز لە دەسەدا حادیسەیەکی تووشە بێ ئەبێ شکری خوای تەبارەک و تەعالا بکا و ئارام بگرێ لەسەر. جۆرە دیکە هەیە لە ئارامگرتن، ئەوش ئەوەیە ئەگەر ئینسانێک ئاوەتە خەریکە ئەکەوێتە تاوانەوە بەڵام خۆی بگرێتەوە لە حەز و ئارەزوەکان، ئارامی هەبێ سەبر بگرێ. ئەگەر گەنجێک زەواجی نەکردووە بەکاری خراپە نەڕوە هەتا خوای تەبارەک و تەعالا دەروی خێری لێکات. بەڵام قورسترین جۆری سەبر و لە هەمووی زیاتر کەوا تاکیدی لێکرابێتەوە لە شەرعا جۆری ئارامگرتنی سێمە، ئەوش ئەوەیە ئینسان ئارام بگرێ لەسەر عیبادەتەکان. ئێمە عیبادەتەکەین بەڵام خوای تەبارەک و تەعالا لە قورئانی پیرۆزە فەرمێ وەعبد ڕەبەکە حەتا یەأتیەکەل یەقین، یعنی تو ئەبێ عیبادەت بکەی هەتاکو کەی عیبادەت بکەی، هەتاکو مردنت بۆ دێ. یعنی ئەوە نییە ڕۆژێک نوێژکەی، دە ڕۆژ نوێژکەی، مانگێک نوێژکەیتر بوەستیتەوە، ساڵێک بە ڕۆژوو بی، دووەم ساڵ بە ڕۆژی نەبی. ئێمە لە عیبادەتەکانە ئەبێ نوێژ بکەین، ڕۆژوو بگرین، ئەوانەی لەسەرمان فەرز کراوە بەڵام بە بەردەوامی هەتاکو ئەو ڕۆژەی ئەمرین، هەتاکو ئەو ڕۆژەی ئەمرین. تو ئەبێ لە ڕۆژێکا 5 جار نوێژکەی، ئیتر ئەم 5 نوێژە هەموو ڕۆژێک دووبارەی کەیتەوە لە کاتی خۆیان، لە خەوابێ، لە ئیشابێ، ئەبێ ئارام بگری، نوێژەکان لە کات خۆیان بکەی، عیبادەتەکان لە کات خۆیان بکەی. ئەنجا ئەم جۆرە لە ئارامگرتنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ابن عباس ئەیجێڕێتەوە فەرمێ هیچ ئایەتێکدا نەبەزیوە بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەنچی ئەو ئایەتە قورس بێ کەوا باسی ئەم بابەتاکە. یعنی دیقەت دەبرێن کە ئەو هەموو ئایەتەی قورئان دابەزیوە بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، حتا تەنانەت ڕیوایەت وارد بووە کە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەم ئایەتە منی پیر کرد، ئەم ئایەتە منی پیر کرد. جا دیقەتی لێ بدە کە ئەڵێ منی پیر کرد، یعنی زۆر بیرم لێ کردووە. یعنی ئێمە ئەبێ لەسەری بوەستین، ئەبێ ئێمە لەسەری بوەستین. ئەو ئایەتەش ئەوەیە کە فەرمێ فەستەقیم کەما ئومرت، یعنی برایان کە عیبادەتت کرد
چۆن ئەمرت پێکراوە چی لەسەرت فەرز کراوە بەڵام بەردەوام بە لەسەری بەردەوام بە لەسەر عیبادەتەکەت بەردەوام بوون لەسەر عیبادەت ئاسان نییە هەموو بەیانیانێک بە سەرما و بە گەرما خەوت بێ و خەوت نەیە زۆر خەوت بێتی کەم خەوت بێتی بێ لە کاتی خۆی هەستی نێژ بەیانی بکەیت بەڵام نەک یەک بەیانی هەتاکۆ ڕۆژەی ئەمری ئەبێ وابێ ئەمە شتێکمان فێرەکە کە ئێمە تەحملمان هەبێ ئارام بگرین پەلە نەکەین زوو بێزار نەبین لە عیبادەت ئەگەر بەردەوام نەبین برایەن ئەگەر بەردەوام نەبین خوای تەبارەک وتعالە لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەننەحل باسەکە نمونەیەک دێنێتەوە واللهی ئەلەم نمونەیە بەس تێ بفکری ئەلەم نمونەیە تێ بفکری بزانە خوای تەبارەک وتعالە باس چێکە بەس نمونەیەکمان بۆ دێنێتەوە ئەفەرمێ خوای تەبارەک وتعالە ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا ئەفەرمێ ئێوە وەک چێمە بن هاکە ئەڵێ وەک چێ نەبن یعنی تو بیر لە خۆتکەوە وەک ئەوە نەبی پیرێژنێک هەبووە لەسەر دەمی زمانی قوڕەیش ئەو پیرێژنە پارەی هەبووە پولی هەبووە چی کردووە تەبیعەتێکی هەبووە خەڵکی ئەگرت بەکرێ ئەیوت وەرن ئەمەم بۆ بڕێسن ئەم خوری ئەوها بیچنن ئەم سوفەم بۆ ئاهوا لێ بکەن خەڵکی بە پارەگرت تەواو مەزبوطیان نەکرد تەواو شتێکی جوانیان لێ دروست دەکرد ئەوە دیاڵا تێشی دەنەوە یعنی لە یەکەمەوە هەڵی وەشێنەوە خوای تەبارەک وتعالە فەرمی موسڵمانان ئەوانەی وا عیبادەت دەکەن ئەوانەی بە بەردەوام نێژ دەکەن ئەوانەی مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بوونە ئاگادار بە وەکو ئەو نمونەی پیرێژنە نەکەی بە مەزبوطەیکە هەتا تەواویەکە بەڵام کە تەواوی کەریتر هەڵی وەشێنیتەوە یعنی عیبادەت بکەی هەتا مانگی ڕەمەزان دەی بۆ مزگەوت لە مانگی ڕەمەزان بە ڕۆژووە بیش نێژەکەی قورئان ئەخوێنی بەس مانگی ڕەمەزانی لێ تەوا بوو ئێتر تو پشتی لێ هەڵەکەی ئێتر نایتەوە بە مزگەوتەکان ئێتر چاو بە قورئانە ناخشێنیتەوە ئێتر هیچ بە هیچ شێوەیەک بە ڕۆژوو نابی ئەمە عیبادەت هەڵەوەشێنێتەوە برایەن ئەمە وای لێ ئەکا ئەو نمونەی کە خوای تەبارەک وتعالە باسی کردووە کە فەرموویەتی وەک ئەوە مەبن ئێمە وەک ئەوە بین ئەنجا مەسەلەی ئیستیقامە برایەن پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئارامگرتن و بەردەوامبوون لەسەر دین بزانە چەندێ گرنگە هات وتی یا ڕەسوڵ الله پرسیارێکم هەیە بەس پرسیارەکەم چۆنە شتێکم پێ بڵێ ئێتر پرسیار هیچ نەکەم دەربارەی ئیسلامی بۆ خەم نەجاتم بێ شتێکم پێ بڵێ بۆ خەم نەجاتم بێ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم قل آمنت بالله ثم استقم بڵێ ئیمانم هێنا نەک هەر بە زمان یعنی کردەوەی چاک بکە نوێژ بکە ڕۆژوو بگرە بەڵام بە شەرتێک ئەگەر تۆ پرسیار لە کەس نەکەیت و نەجاتت بێ دەست بۆ عیبادەتەوە بگرە و بەردەوام بە یعنی ئەو بەردەوام بوونە لە ئێمە داوا کراوە برایان خوای تەبارەک وتعالە لە قورئانی پیرۆز باسی ئەو کەسانە ئەکا کە بەردەوام ببن یعنی بزانێت چ نیعمەتێکە ئەگەر بەردەوام بووی ئەگەر سەبر و تەحەملت هەبێ لەسەر عیبادەتەکان ئەگەر لەسەر ئەو ڕاستە شەقامەی کەوا ڕۆژانە داوایەکەین ئێمە ئەڵێن چی ڕۆژی 7 ڕەکعات فەرزمانەیە ئەڵێن اللهم اهدنا صراط المستقيم اهدنا الصراط المستقيم يعني بمان کە ڕاستە شەقامی ئیسلام لەسەر ئەو ڕاستە شەقامە بەردەوام بی نابێ بێتە سەر ڕاستە شەقام و جادەی ئیسلامەتی و لێ دوورکەویتەوە ئەبێ لەسەر ئەو جادەیە بەردەوام بی ئەگەر بەردەوام بی لەسەر ئەو جادەیە خوای تەبارەک وتعالە لە قورئانە فەرمێ إن الذين قالوا ربنا الله تو هسه ئەم مژدەیەکە واللهی برایان بەس بیر لەو ئاەتەکەی یعنی هێزت دێتەوە بۆی دوای ڕەمەزان واز لە عیبادەت نهێنی خوا فەرمێ بە دڵناییەوە بە تەئکیدەوە ئەوانەی ئەڵێن پەروەردگاری ئێمە ئەڵڵایە یعنی لەسەر ڕاستە شەقامی ئیسلامن ئەمانە نێژەکەن عیبادەتەکەن إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا بەڵام بران بەڵام بەردەوام بوون یعنی بەردەوام بوون نەک وازیان هێنا بەردەوام بوون تتنزل عليهم الملائكة سيري كبران أما ما دام بردوام بو سيخوات سيبوك أفرمي لحالة روح كيشانية لو حالة ناخوشي كملائكة دي روحي خلق زور زحمة آزار داركنو إنسان لو لحظة أترسيو ملائكة لديار سري داعني شيو من دال همي بدوريتي بلا أم تشاوي أم لاولاك أو تشاوي أبلغ بو إما نازعني تشي ديني بلا ملائكة كان ديني خوا أفرمي تتنزل عليهم الملائكة أما الملائكة يان بو داقرين بلا ملائكة روغاش هر ديارة الشكل يان ديارة يعني مش دبخشة تتنزل عليهم الملائكة ألا تخاف
یەکسەر مەلایکەتەکان فەرمی مادام ئێوە بەردەوام بوون لەسەر ڕاستە شەقامی ئیسلام ئارامگر بوون لەسەر عیبادەتەکانتان لە ڕەمەزان و لە غەیری مانگی ڕەمەزان هەر بەردەوام بوون فەرمێ مەترسێن ئێستا ڕوحتان بە ئاسانی دەرەکەین ئەللا تەخاف مەترسێ یەکسەر ئەنجا هەندێک کەسەیە پێش ئەوەی ڕوحی دەرچێ سێرەکەی زەردەخەنێک بەسەر لێوی یادێ ئەوە هی ئەو مژدەیە پێدەن ئەڵێ مەترسێ مەلایکەتەکان پێڵن مەترسێ ئێستا ڕوحت بە شێوەیەکی ئاسان دەرەکەین ئەللا تەخاف بەڵام ئەم کە پێڵن ئیتر ڕوحکێشان لەسەر ئاسانەکەین ئەنجا چیەکە بیرەکات بیر لە دوایەکە قەیناڵە لێرەش ڕوحم بە ئاسانی دەرکەن ئەی ناو گۆڕ و قیامەتەکەم چی ئەڵێ کەوها بیرەکات و یەکسەر مەلایکەتەکان ئەڵێن مادام بەردەوام بووی جگە لەوەی ئەن لا تەخاف و مەترسە ڕوحت بە ئاسانی دەرەکەین وەلا تەحزەنوا خەفەتش لە ناو قەبر و لە دوا ڕۆژ مەخۆ ئەوە مژدە بێ لە ئیستەوە تو نەجات تەبێ یعنی تو هێشتا ڕوحتیان نەچێشاوە پێت بڵێن ئەوە ڕوحت بە ئاسانی چێشین بیر لە قیامەت کەیتەوە بڵێ ئەم ناو گۆڕ و سزای ناو گۆڕ و ساحەی حەشر و جەهەنەم هەر مژدەی دیکەشت بدەنێ بڵێن خەفەتش لەوەش مەخۆ ئەنجاڵێ باشە بیر تێوز زیاتر بیرێ ڕوا لە حاڵەتی سەر مەرگایەوە ئەڵێ باشە قەیناکە ئەمان ئەڵێن مەترسە خەفەت مەخۆ باشە من ئەبێ بچمە بەهەشتەوە ئەبێ ئیسە منیان ڕوحم بچێشن یعنی خوا لێم ڕازی بێ بچمە بەهەشتەوە یەکسەر هەر لەو ئاەتەیە خوای تەبارەک و تەعالا فەرمێ مەلایکەتەکان فەرمێ ئەن لا تەخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون لە ئیسەشەوە مژدەت لێ بێ ئەو بەهەشتەی کەوا باسی ئەکرا ئەو ناز و نعمەتەی کەوا دانراوە بۆ ئیمانداران ئەوە تو لە ئیستەوە مژدەت لێ بێت وەگرێتەوە یعنی برایان تو سەیریکە مادام بەردەوام بی لەسەر عیبادەت تحملت هەبێ بە بەردەوام نوێژەکان بکەی ڕۆژەکان بگری ئەم مژدە خۆشت بدەنێ ڕوحت بە ئاسانی بچێشن ئەنجا بڵێن خەفەت مەخۆ لە ساحەی حەشر و لە ناو گۆڕت ئەنجا بڵێن ئەتکەینە بەهەشتەوەش ئەتر ئەمە بەربوومی چییە بەربوومی بەردەوامی و ئارامگرتن لەسەر عیبادەت زۆر کەسەیە دوو نێشەکە سیانی ناکە ڕۆژێک نێشەکە دوان ناکە ڕەمەزانەی کرد دوای ڕەمەزان وازیێنە ئاهات بۆ مزگەوت دوای مزگەوت دوای نادینینەوە لە مزگەوت قورئانی ئەخوێن یعنی هەر سەیری خۆت کە خۆت مانگی ڕەمەزان قورئان تەخوێن دوای مانگی ڕەمەزان قورئان ناخوێنی ئەم وعدانە دوای نادگرێت ئەنجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لە سەحابە بەڕێزەکان کە ئەیدینێ سەیدی قەدیدە وەڵڵاهی ئەم گلەیە زۆرێکمان ئەگرێت فەرمووی یا عەبدوڵڵاه نای عەبدوڵڵاه عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص فەرمووی یا عەبدوڵڵاه لا تەکن مثل فلان وەکو فلان کەس مەبە فلان کەس چیە کرد پێغەمبەری ئایان بە حەسرەتەوە فەرمووی فلان کەس بە بەردەوامی شەو نوێژێ کرد بەڵام بەداخەوە وازی لێ هێنا عەبدوڵڵاه تو وەک فلان کەس نەبی ها یعنی ئیستا ئێمە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیندوو بوایە تاک بە تاک ئێمە یعنی ئەوە بەس بۆ شەو نوێژ ئێمە بۆ جەماعەتەکە نایەتەوە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێتەڵێ ئەی بەندەی خوا ئەی فلان کەس لە دوای ڕەمەزان واز لە مزگەوتەکان نێنی نەکەی لە دوای ڕەمەزان واز لە شەو نوێژ بێنی نەکەی لە دوای ڕەمەزان ئیتر قورئان نەخوێنی و ختمە نەکەی ئەوە ڕاستەوخۆ پەیامەکە بۆ شێیە بۆ ئێمەیە ئەنجا ئارامگرتن لەسەر عیبادەت ئاسان نییە ئارامگرتن لەسەر عیبادەت ئاسان نییە بەردەوام بی بە بەردەوام پێنج فەرزە نوێژ بکەیت و بێی بۆ مزگەوت و یعنی هەوڵ بدەیت چاوت لەسەر قورئان بێ و ئینسانێکی دیندار بی و گشتمان پێمان خۆشە کەسێکی دیندار و بەردەوام بین ئاسان نییە بۆیە عولەما فەرموویانە لە کۆتاییەوە باسەکەم فەرموویانە ئەگەر کەسێک پێی خۆشە لەسەر دین بەردەوام بێ ئەو ئیستیقامەیە هەبێ ئارامگر بێ لەسەر عیبادەتەکان با لەو کاتانەی کەوا دوعا قبوڵە یەکەم خاڵ دوعا بکە یعنی ئێمە برایان لە شەوانی قەدرین لە شەوە تاکەکانین لە ماڵی خوای تەبارەک و تەعالا لە مانگی ڕەمەزان لە نیوەی شەوە دانیشتوینە کاتی دوعا قبولکردنە ئەم شەوانە خۆت لەبیر نەچێ دوعا بۆ خۆت و بۆ کەس و کارت بکەی کەوا خوای تەبارەک و تەعالا بەردەوامت کە سبحان الله کە دوعاکەت قبول بوو دوای ڕەمەزان ئیتر خوای تەبارەک و تەعالا ئەوەت پێ ئەبەخشێ بەردەوامە بی یعنی کە خوای تەبارەک و تەعالا فەرمان بفەرمێ ئەم دوعایم قبول کرد با فلان عەبد هێز و تینێکی بدەینێ لە دوای ڕەمەزان بەردەوام بێ ئیتر خوا هێز و تینت بداتێ تەواو وانە یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە برایان ئینسان دوعا بکە دواتر یەکێک لەو خاڵانەی دیکە کەوا زۆر پێویستە زانایان کۆکن لەسەری بۆی لەسەر ڕاستە شەقامی ئیسلام لەسەر دین بەڵازان دەچینە لای ڤیتیە کە
دەچین لای ڤیتێکێک دانا سەبارەت بە چی بوو ڤیتێکەمان وەڵاهی ڤیتێکە پێشکەشەکەین بەس ئەڵەن با قوڕایی ئەم شەو بکەین زۆر باش جارە با وەڵامی پرسیارەکەی ئەم شەو ئاشکرا بکەین تۆ ئاشکرایەکە یا من تۆ ئاشکرای من ئاشکرایەکەم تۆ قوڕاکە بکە باش زۆر باش پرسیاری ئەم شەومان شەوی 29 ڕەمەزان بەریتی بوولەوەی کێ یەکەم جار مزگەوتی ئەقسای دروست کرد و ژمارەیەک پەیوەندیمان وەرگرت بەداخەوە چەند کەسێکیان لە ئەوڵۆ پەیوەندیان کرد ڕاست نەبوون بەڵام دوایەوەی ئاسانکاریمان کرد تەبعاً وەڵامی ڕاستات بێگومان سولەیمان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو یەکەم جار مزگەوتی قودسی دروست کردووە ئێستا هاوکارم قوڕای ئەم شەو ڕاکێشێت لازان چەند ناوێک وەڵامی ڕاستیان زانیوە و ئێستا بزانین ئەم شەو بۆ کێ دەبێت خاتو سەروین عەبدوڵڵا خاتو سەروین عەبدوڵڵا هەر لە سەرەتای ڕەمەزانەوە پەیوەندی تەلەفۆن دەکات خۆشبەختانە ئەم شەو نایی چۆ تیرروپشکی کۆتاییەوە بەڕێزان ئەوە 29 شەو ئێمە لە خزمەتان نابووین 29 قورعەمان ڕاکێشاوە 29 کەس بێگومان هەر شەوەی کەسێک لە قورعان تیرروپشکی بۆ کراوە ئێستا ڤیتێکمان هەیە لە دوای ئەو ڤیتیە 29 کەس ئەوانەی بەم شەوە بە سەرمینخانەوە بەشدار بوون قورعەیان بۆ ئەکەین دوو بەڕێز دەرئەچن وەکو یەکەم و دووەمی براوەی بەرنامەی میهری ڕەمەزان لە سەرانسەری مانگی ڕەمەزانە و بزانین بۆ چێ دەرەچێت ئێستا چینە لای ئەو ڤیتێکە لە قەزای شێخان هاوکاری بەسەر مناڵی بێباوکە دابەش کراوە وەکو بەرنامەی بەخشینی سنووری شێخان و بەردەڕەش و دەوروبەری هەستان بە دابینکردنی 170 جلوبەرجی جێژن لۆ منداڵی بێباوک و هەژارەکان لەگەر هەندی بڕێ خۆراک و شیرینی بە هاوکاری خێرخوازانی هەموو دەڤەری کوردستان هاوکاریمان لۆ دەنێرن ئەمەش لە خزمەت هەژاران و بێباوکانی هەموو مەنتیقەی بەردەڕەش و کەلەکچی و شێخان دابینمان کردووە 170 خێزان لێرە سوودمەندن بۆ 170 منداڵی بێباوک لەگەڵ هەندێک هەژاری خۆراشیان لۆدابین دەکەن بۆ مانجی ڕەمەزان. بە خێراتنی پێیان دەکەن ئەو چالاکیە بە هەلکەفتی مانگی ڕەمەزان بوو بەس بۆ یەتیمەکان بێ بێ سەرپەرشتاران ئەوە لەلایەن خێرخواز ئەو تشتەکرا محدودێک زۆر کەمشبی وەلو نەمانتانی عین لە ڕادە بەدار هاریکاری بکەین بەسەندی لە تواناماندابی ئێمە کردمان ئەوانش لایەن خێرخوازانەوە کرا لێمە لەسەف زۆر تشت هەبی نەکرا دەبوا حکومت بیکردایە لە بێ هەندێک تشت حکومت بیکردا لە ئەو یەتیمانە کە حکومت نەیکرد ئێمە هەلستاین بە ئەرکی خۆمان زانی کە بتانین داوا لە دەوڵەمەندەکان بکەین لە پارەدارەکان بکەین بێن دەعممان بکەن کە ئێمە بتانی پرۆژێک ئەوها ببین بەڕێوە. خێرتان بنیسی ئینشەڵا خدا بە دیارتانەوە بێ ئینشەڵا خدا ستر سلامەتتان کە ئینشەڵا بەی مانگ ڕەمەزانە بۆ ئەی یەتیم گەلە یارمەتیتاندا ئینشەڵا خدا ستر و سلامەتتان دەکا ڕۆژی نوێژیتان قەبیل بێت ئینشەڵا بەی مانگ ڕەمەزانە گەلێ خێرەی خێرەتان کرد بێ باوکن یارمەتی فەقیر دەدەن یارمەتی یەتیم دەدەن منداڵەکان بێ باوک دەدەن زۆر زۆر مەمنونین لێتان.
الو خدا خير تامريسي خدا مال من دات سلامات كاتو ايتم قلت انا بكيف كردو هذا وهي داس وشدان اذا كاين باي نجر روجك تاش قابل بيتو ايتم قلت انا بكيف كردو هذا داس خدا خير تامريسي خدا سلامات تام كات سباس انا كم اي اللي قال بعالم زور خير تامنيسي بما رمضان خدا خير تامنيسي شرط زور سباس تاندكم بەڵە بەڕێزان وەک ئاماژەمان پێکرد وردە وردە لە کۆتایی بەرنامەی میهری ڕەمەزانی ئەم شەو تێکڕای ڕەمەزانی ژوا نزیکە بینە و کۆتایی پێێنین وەک پێش ڤیتێکە ئاماژەمان پێکرد بەم شەو 29 شەو لە خزمەتانین هەر شەوێک کە پرسیار کراوە قورعە کراوە و بۆ بەڕێزێک ناوی دەرچوە ئێستا هەر 29 ناوەکە بە سەروینخانیش بووە نەبوو بۆی ئەم شەوەک سەروینخانیش هەر 29 ناوەکە لێرەیان ئێمە دوو ناو ڕاکێشین دوو ناو دەرەهێنین یەکەم و دووەم ئەبنە براوەی خەڵاتی بەرنامەی میهری ڕەمەزان لە کەناڵی ئاسمانی پەیام دوای ئەوەی کە ناوەکان دەرچوو ژمارە تەلەفۆنێک دێتە سەر شاشە ئێستاش لە سەر شاشەیە بزانم پەیوەندیەکەن بەو ژمارانەوە و کۆمەڵێک زانیاری هێلیانە پرسن و پیانەوترێک کەی و چۆن بێن بۆ خەڵاتەکە بە ناوی خوا دەست پێکەین هەموو خوشکوبرایی ئازیزی ئێمن کەس دڵی زویر نەبێت لەوەی کە چێ بۆی دەرەچێ چێ بۆی دەرناچێ هەر ئەبێ لەو 29 دوو کەس دەرچێ بێگومان 27 کەس ئەگەڕێتەوە ئێستا یا الله بۆ پەیوەند محەممەد لە کەرکووک پەیوەند محەممەد لە کەرکووکەوە خەڵاتی یەکەمی بەرنامەی میهری ڕەمەزان لە کەناڵی ئاسمانی پەیام بۆ کاک پەیوەند محەممەد لە کەرکووک دەرچوو بزانین ناوی دووەم کێ دەبێت ئەسەیری نەکەم کاک شەعبانوەلی لە ئاکرێ کاک شەعبان کە یەکێک بوو لەوانەی کە شەوانە زۆر پەیوەندی پێوە دەکرد ینی زۆربەی شەوەکان کە ئەم شەویش خۆشبەختانە دووەم ناو کاک شەعبانوەلی بوو لە ئاکرێ بەڵە بەڕەزان هەریەک لە پەیوەند محەممەد لە کەرکووک و کاک شەعبانوەلی لە ئاکرێ خەڵاتی تایبەت کە لەلایەن بەرنامەی میهری ڕەمەزان ئامادە کراوە پێشکەشیان نەکرێ بەڵام تکایە با پەیوەندی بکەن بەو ژمارەی کە لەسەر شاشەکە هەیە بۆ ئەوی کە زانیاری زیاتریان لێوە بچیرە و کات و شوێنی خەڵاتەکەیان پێ بوترێت ئێمەش لێرەوە پیرۆزبایان لێ دەکەین دەخوازین کە بتوانن بەردەوام بن لە ژیان و هەمیشە خۆشببخت و بەختەوەر بن وە ئەو دڵخۆشی کە ئێستا هەیەە هەمیشە بۆ شێوازە دڵخۆش بن وە دیارەکان تایبەتن کە لە لایەن کەناڵی ئاسمانی پەیامەوە بۆ ئێوەی ئازیز دانراوە دەتوان دواتر وەکدانا ماژەی پێکرد پەیوەندی بۆ ژمارەیە بکەن کە تاوەکو ناونشانی تەواتی تاوەەر بگیرێت و ئەوانەشی کە ناگەنە کەناڵی پەیام دەتوانین لە شوێنی کە هەن لە ڕێگەی نووسنگەکانمانەوە لە شارەکانی دیکە بتوانن ئەو خەڵاتە بەدەست بێن. بەڵە بەڕێزان زۆر خۆشحاڵ بووین لە مانگە پیرۆزەدا لە یەکەم شەو تا ئێستا لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستە بووین ئێمە بە ئێوەی بینەری ئازیز و خۆشەویستەوە جوانین سوپاس بۆ هەموو ئەو خوشکوبرانی پەیوەندیان کرد سوپاس بۆ ئەوانی کە زۆر هەوڵیاندا پەیوەندی بکەن چ لە ناو هەرێمی کوردستان چ لە دەرەوەی هەرێمی کوردستان بەڵام بۆیان وەرنەگیرا دەستیان خۆش بێ سوپاسیانەکەین بەرنمەکەیان جوان کرد لێرەوە چاوی یەک بەیەکی برایانی پشتی کامێرا و ژووری کۆنتترۆلی پەخش و پەیوەندیەکان و دیجیتال میدیا ئامادەکاری بەرنامە پێشکەشکارانی بەرنامە کە تەنها ئام شەو من و کاکە دانیار حزوڕمان هەیە سڵاو و خۆشەویستی ئێمە بۆ ئێوە ئەمە کۆتا بەرنامەی میهری ڕەمەزان بوو دەرفەتێکیش بن بە ئێمە ئێمە سبەی شەو ئەگەر خواب بکە
چوارشەمە یا پێنجشەمە هەزکامێکیان جژن بێ ئامادەکاریە بکەین بۆ جژن بۆیە ئەمە دوا ئەڵقی بەرنامەی میهری ڕەمەزانە بێ پشت بەخوای گەورە. سێ بەرنامەی تایبەت لە ڕۆژانی جژن بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ئامادە کراوە. سەعات 8:30 بۆ 9 ڕۆژانی جژن پەیامی ڕۆژ دێتەوە خزمەتتان. سێ بەرنامەی تایبەت بە ڕۆژانی جژن ئامادەکرێت بینەری ئەو بەرنامانەش بن. منیش لێرەوە دەڵێم ئەو بەڕێزانی کە پەیوەندیان پێوە کردنیان ئەوانەی کە نەیانتوانیەوە پەیوەندیەکانیان وەربگیرێن گردنمان ئازا بکەن گردنی هەموو لایەک ئازا بێت. دەخوازین کە ئەم جژنە بێتە جژنی هەوێنی ئاشتی و تەبایی و ئەم نەخۆشی و ناخۆشیانی کە لە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە کۆڵ هەرێمی کوردستانی بکاتەوە. هەمیشە لە جژن و خۆشی دابن ڕۆژانی جژن بینەری شاشە جوانەکەی کەناڵی پێیان بن دڵنیا بن ئەو کاتەش چەند بەرنمەیەکی تایبەت و چەند بڕگەیەکی تایبەتمان بۆ ئامادە کردوون کە دڵنیای ئینشاءالله جێگەی سود و ڕەزامەندی و دڵخۆشبوون و ئاسوودەی ئێوەی ئازیز دەبێت. هیوادارین لە کۆتاییدا میوانێکی ڕۆحسووکی ماڵەکانی ئێوە بوو بێتین لە ڕێی شاشەی پەیامەوە. هیچمان نەماوە کۆتایی هێنان خواحافیزیکردن زۆر ناخۆشە بەڵام دوجار هەموو سەرەتایەک کۆتاییشی هەیە بۆیە پێتان ئەڵێین خواتان لەگەڵ. لە دوعای خێر بێ بەشمان مەکەن بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.